سپاس بۆ هەموو هاوکارانم ئاوار و ئەو هاوڕیانی کە لەم بەرنامەیە پێشکەشی بەرنامەیە کرد لە دوای ناوبڕەکەەوە جارێکتە سڵاوتان لێ بێت ئێمە بەرداوامین لەگەڵمان نابن. ئێمە لێرایانی کێشەیەکیشمان بۆ دەرکەوت. چۆن ئەزانی کە حەق خوێ لەم وڵاتەیە و بۆچی ئەگەر ئافرەتێک مەسەن خوا نەخواسە بەنەوەی لەنەوەکان ڕوبڕووی شتێک بۆەوە ئەوە بم ناوانی کە تو ئێستاوتت خەڵک ڕوبڕوی بێتەوە. ئەگەر دیفاع لە خۆکەی ئەڵێن ئەو ئافرەتە هارە و جواب ئەیەتەوە دەمەوەرە ئەگەر دیفاعیش نەکەی ئەڵێن ئافرەتێکی فەقیر و بێدەنە بەشی ئەخورێ ئیتر نازانم ئافرەتی ئێرە دیفاعەکە بکە بێدەن بێت نازانی. ئێمە لەم بەرنامەیە هەر کەسێک مەسەن تەقدیمی بەرنامەکەکە یاخود ئەبێ بە بێژەری بەرنامەکە کێشەیەکیشمان بۆ ڕوونە بێتەوە ئەتوانین لەسەر کێشێش ئێمە قسە بکەین. تۆش لەگەڵ ڕێی ئەوای؟ بەڵێ تەبعاً. ئافرەتی ئێرە زۆر غەدر لێکراوە بۆ ئەوەی ئەڵێن عیبە و شتی وا ژن نایبەدەمەوەەر بێت و بەس کەچی وانێ ئافرەتیش بە حەق خۆی هەوێ بۆ یعنی حەق خۆی بستوێ لە هەموو شتێکە. ئەمڕۆ هەر سێکتان حەقتان خوراوە؟ من نا بەس یعنی ڕێیم حەق خوراوە. ئافرەتی ئێرە حەقی خوراوە. هەر سێکتان بێکەوە بڕۆ حەقتان خوراوە. بەڵام ئەوانە حەقیان خوراوە بەس میشارگە ڕێی هەردووکمان. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس بۆ ئەم پێشکەشکارە هیوادارین لە ئایندا بێ پێشکەشکارێکی زۆر باش لە یەکێ لە تەلەڤیزیۆنەکانە. نای بەڕێزی؟ لانا. لانا؟ بەڵێ. لانەخان یەکێک بوو لە پێشکەشکارەکانی ئەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆش زۆر سپاس. تۆکو برادێکی خۆم تا چەند دڵت بە ژیان خۆشە؟ والله ژیان ینی هەندێک بارودۆخێ بەسرت دێ ینی وات لێ دەکە ینی ژیانە دەبێت چاوڕۆژ بێ بەڵام ئەو ناگەێنێت تۆ یعنی ئەو ناخۆشیانێک کە بەسەر دێن هەموو ژیان زەربی سفرکەی بەڵکو ژیان ئەوڕۆ پەلە هەورە چڵکنەکە بەرگی مانگی گرتووە بەڵام سپەی ڕۆژ ئەو پەڵە هەورە چڵکنە بەرەو ئاوابوون دەچێت و خۆری شادی و خۆری خۆشیەکانی ژیان هەڵدێت. کە هەموو کارێک گرانە ئەگە بەس هەوڵی بۆ بەی ئەو گرانی لاچ لە بەرتا بەس هەچ کەس بە پیشەی خۆی دەتوانێت مستەوای خۆی تاقی بکاتەوە. ئەو بابەتە چی بکە ئەمە دووک لەگە برادەکە؟ ئەو من نایبنین ئەو نایچی لێ بنێ نایەوە کە بزانم خەریکی لە ناو بازارە خەریکی چی کارێکە هاتۆ بۆچی هاتو دەمە بەسێک هاتۆتە دەرەوە چۆنینە دەرەوە ناو بازار بۆ چمە بەسێگینە دەرەوە. سپاسەکەم کاکەوەجان بەخێوەسە هەر لە بینە لایانی سیاسی جگە لە ئەو بارانە تۆ لەناو ئەگەر سەیری لەم ڕۆژدا خەڵک زۆر ڕووی کرد سیاست هەموو بارەکان تر وەستاوە جگە لە سیاست خەڵک چاوی لە سیاسەکانی تۆ وەکو گەنجێک چۆن چاوەڕوانی سیاسەکانی ئەمڕۆ کە ئاوڕێکی لێ بدەنەوە کە تۆ لە هەموو مافێک بێبەش کراویت تۆ گەنجێکی هەستەکەی لە زۆر بواری ژیانە بێبەشیت یعنی نازانی چۆن ئەو ناڕەحەتی ئەو وەزعی کەتی کەوتوی تێپەڕێنی تۆ چۆن هەستی پێکەیت چ ڕێگەیەکە بێ وای لێ بکات کە بتوانانی یان چی داوایەک لەو سیاسانەیەکە کە گەنج بەم شێوەی ئێستا نەبێت یعنی گەنج وەستاوە یعنی لەو دۆخێکە وەستاوە هەر ڕێگەیەک بگری تۆ لە دواییت ینی وڵی سیاست و سیاست تێکەڵی هەموو کایەکی ئەم وڵاتە بووە هەرێمی کوردستان بووە سیاسەکانیشەوە ئەتوان سیاسەکان خۆیان جوابی و پرسیارە بدەنەوە من ناتوانم وەکو سیاسی لێرا جوابی تۆ بدەمەوە چۆن چۆن تێکەڵی سیاست بووی. تۆ کۆتا پرسیارشم ئەوەیە وەکو گەنجێکی زانکۆ کە تەخەرجی زانکۆی هەستەکەی زانکۆ بێوەشی کردی لە زۆر شت ئێستا ناتوانێت شتانە بەدەستێنیتەوە؟ تاکید نەکەر من باڵکو زۆربەی زۆری هاوڕێکانم و ئەوانیشی کە ئێستا لە زانکۆ وایان پێکا کە بەشێک لە هەندێک شتدا نەبرێت بەڵام لەگەڵەوەشا سوودی خۆی هەیە تۆ یعنی ئەوە نییە بڵێ هەری زانکۆ کەڕەتی سفرکەی بەڵکو زانکۆ سوودی زۆر زیاتریشەیە لە هەندێک شتدا بڕێت و ئەگەنێتە هەندێک شتی تر. بینەرانی بەڕێ سڵاوتان لێبێ من دیارە قەت بیرم لەوە نەکردو تۆ ڕۆژ لە ڕۆژان بم بە پێشکەشکار و ئەگەر بم بە پێشکەشکار دیارە ئەبێ سەرەتا بیر لەوە بکەیتەوە کە بەرنمەیەک یان شتێ بۆ خۆت هەڵبژێری بۆی ئەو بەرنمەی کە ئەتەوێ تەقدیمی کەی بەڵام من لەگەڵ کوڕەکەمە زۆر مناقەشەی زۆر شتەکەین ینی من دیارە بە زۆری لەسەر مەسائلی دەرز و دۆڕوانە مناقەشەی لەگەڵاکەم. کوڕم تۆ ئەمڕۆ لە دەرزەکان تا چۆن بووی؟ زۆر باش امتحانت کرد؟ هەوڵەیە کە باش بوو؟ بەڵێ زۆر سەرکەوتن دەست خۆش بێ. نای بەڕێزە؟ من ناوم عەبدوولە.
کاک عەبدول ئەمڕۆ یەکێک بوو لە پێشکەشکارەکانی ئەم بەرنامەی ئەم جارەمان زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ کوڕەکەشی کە بەشداری ئەم بەرنامەی زۆر سپاس بابەتەکان لەسەرەوە بوو کە با بڵین چۆن باوکێ لە کوڕەکەی پرسێتەوە چۆن بووی لە دەرس و داوامە زۆر سپاس بۆ ئەوان لە کۆتایی بەرنمەکەتا دەستخۆشی لە بێژەری ئەم بەرنمەیەکەم کاکاروان چاوەر هێوادارم هەموو ئەو بوارانەی تری ژیان کە نەچۆتە سەریان ماوێتی بڕۆتە سەری ڕۆژ بە ڕۆژ بەردەوام بێ وەم کۆتایی دەداوە لە بەڕێوەبەری کەناڵەکەتان کاکتواناکەم کە ئەم بەرنامە زیاتر گرنگی پێ بدەن و فراوانتری بکەن تەنها شارەکانی سلێمانی نەگرێتەوە بەڵکو قەزا و نەحیەکان بگرێتەوە بۆیە ئەو قەزا و نەحیانە لە لای کەناڵەکانی بینەر ئەتوانم بڵێم وەکو پاراوز خراون ئێستا کەناڵی کورسان تەنها شاری سلێمانی کورسان تیڤی تەنها هەولێر بۆیە داواکارم بۆ جارێکش بێت سەر بە قەزاکانی کەلار چەمچەماڵ قەلازی ئەو قەزانش بەسەر بکەنەوە چووکەوانی شاوڵاتی وڵاتەن خۆتان بەرنمەیەکتان پێشکەش کرد لەسەر ئەوەی کە ئێمە بۆ جیاوازی ئەم شارەکە و شارە بکەین بۆیە داواکارم ئەو شارانی تریش پاراوز نەخرێت و مافێک بدرێت بە ئەو خەڵکەی کە لە دەروی شارن بۆ ئەوانیش ڕاو بۆچوونی خۆیان لە ڕێ ئەم بەرنامە بگەنە لایانی پەروەردەدار و دەسەڵات زۆر سپاس بۆ ئەم بێژەرە نوێمان هیوادارین لە داهاتوە بێ بە بێژەرێک لە هەر تەلەڤیزیۆن لە تەلەڤیزیۆنەکان و خزمەت بە گەنج و بە وڵاتەکەی بگەێنێت ئەو بەرنامی کەمان تەقدیمیان کرد کێشەی گەنج بوو کێشەی دامەزراندن بوو کێشەی گەنج لەگەڵ سیاسەتمەداری ئەم وڵاتەیە و ئایا سیاسەتمەداری ئەم وڵاتە تا چەندێک لە گەنجەوە نزیکن و تا چەندێک لە گەنج تێگەنەوەی کە مەعاناتیان یاخو کێشەکانیان چییە؟ نای بەڕێزی بەرهەم محەممەد قادر کاک بەرهەم یەکێک بوو لە پێشکەشکارەکانی ئەم بەرنامەیەمان زۆر سپاس دەکەین سواز بۆ ئێوەش ئێمە لە بەرنمەیان بیرۆکەمان لەوە بۆ هات هەموو کەسێک توانایەکی هەیە هەموو کەسێک حەزەکە ڕۆژ لە ڕۆژان لە شاشەی هەر تەلەڤیزیۆنێکەوە بێت خزمەت بە خەڵک بگەێنێ بێ پێشکارێک و بابەتێک پێشکەش بە بینەری خۆی بکات یاخود ئێمە زۆر جابی لەوە ئەکەینەوە ئەگەر یەکێ بێتە پێشکەشکار چۆن بەرنمەکەی پێشکەشەکات و چی بیرۆکەیەک هەڵە بچێرێت ئێمە زیاترمە بەسمان ئەوە بوو کە توانای ئەو خەڵکە خۆشەویستی کە چاوپێکوتمان لەگەڵاکردن و هاوڕیانەمان بخینە بەردەم ئێوە و بە ئەوەی بیناسێنین هیوادارین ڕۆژ لە ڕۆژانە داهاتوە ئێمەش لە شاشی تەلەڤیزیۆنەکانەوە ئەوانش ببینەوە بە پێشکەشکارێکی سەرکەوتوو تا بەرنامەیەکی تر بەخواتان سپێرم